دەنگدانەکەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ لێپرسینەوە لە ترامپ کاردانەوەی شەقام و لایەنگرانی ترامپی بە دوای خۆی داهێنا. دەنگدەرانی ترامپیان وایە ئەوەی لە ئەنجومەنی نوێنەران کرا تەنها شانۆیەکی سیاسی بووە و پێگەی ترامپی لە ئەمریکا بەهێزتر کردووە. ئەوەی ڕوویدا پلان و تاکتیکێکی بێمانە بوو، وا لێپرسینەوە لە ترامپ پەسەند کرا چی ڕوودەدات. سەرۆکایەتی تەواو بوو، بەڵام پێگەی جەماوەری بەهێزتر دەبێت. ئەوەی بینیمان تەنیا شانۆگەریەکی سیاسی بوو. من لەگەڵ توند و تویژی نیم و هیوا ناخوازم توند و تیژی ڕووبدات. بەڵام ئەو هەموو گوشارە بێمانایی دیموکراتەکان زیان بە ئەمریکا دەگەێنێت. ئەوان نایانەوێت برینەکان ساڕژ بکەن، دەیانەوێت هێشتا قوڵتریان بکەنەوە. دۆخی ئەمریکا ئاڵۆزە و 15,000 گاردی نیشتیمانی ڕەوانەی کۆنگرێس کراون. 20,000 سەرباز خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ پاراستنی مەراسمی سوێن خواردنی جۆ بایدن. ئەوانەی دەنگیان بە ترامپ داوە ئێستاش باوەڕی تەواویان بە سەرۆک ترامپ هەیە، تەنها لەبەرەوەی دیموکراتەکان پێیان خۆش نییە لایەنگرانی ترامپ بۆ چوونی خۆیان ناگۆڕن. ئەندامێکی پارتی کۆماریەکان لە تێکساس پێی وایە ئەوەی لە ئەنجومەنی نوێنەران کرا مەبەستلەی پاراستنی یاسا و دادپەروەری نەبوو، بە پێچەوانەوە لەسەر بنەمای ڕق و کینە بەڕێوەچوو. ئەمە کارێک بوو کە من پێم وایە ئەمریکا زیاتر دابەش دەکات. کارێکی نەگونجاو بوو، بەم کارەشیان برینەکان ساڕێژ ناکەن. کارێک بوو لەو ڕێگەیەوە تۆڵیان لە کەسێک کردەوە کە ڕقیان لێیەتی. تەنها یەک هەفتە ماوە بۆ سوێن خواردنی جۆ بایدن لە واشنگتن قەدەغەی هاتوچە و ڕووی شوێنی تند گیراونەتەبەر. هاوڵاتیانی ئاسایی لە ئەمریکا پێیان وایە پێداگری دیموکراتەکان بۆ دادگاییکردنی سەرۆکی وڵاتەکەیان دۆخەکە زیاتر ئاڵۆز دەکات و برینەکان قوڵتر دەکاتەوە. داوا دەکەن هەموو لایەک ئاسایشی ئەمریکا بخەنە پێش هەموو شتێکەوە، کارێک نەکەن دۆخەکە لە کۆنتڕۆڵ دەربچێت. نەریمان هەورامی، کوردستان 24.